بە نسبەت ئامادەکاریەکانەوە ئەوەی کە پێویست بێ بۆ ئێمە ڕاهێنانی کارمەندانی سەر سنووق بە هەموو شەوەکان تەواو بوون، هیچ کێشەیەک و گرفتێکمان نییە. لە ئێستادا خەڵک بەڕاستی لە چاو ڕۆژانی پێشوە زیاتر هێن بە دەمانەوە بۆ وەرگرتنی کارتەکان. پێشتر خەڵک بە کەمی هات، اینجا ماوەیەکی کەممان لە بەردەما ماوە هەمووی هەفتەیەکە تا ڕۆژی سێ مانگ ئەتوانین کار بینەوە، ئەوەی کە ئێمە زانیاریمان لەسەر بێت. جا بۆی داوا لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستەکەم ئەوانەی کە کاتیان وەرنەگرتووەوە لەم فرسەتەکەما کەماوە ئێمە بە جومعەیش و شەمەش و داوامانەیە هەموو ڕۆژێک ئەم فرسەتە کەماوە بتوانن بێن ئەو کاتانی خۆیان وەرگن. هەرێک خەڵک هەیە کە بایۆمەتری کردووە بەڵام نازانێت کردوێتی، پێویستە بێ سەردانی ئێمە بکە بۆ گەورکردنەوەی کارتەکەی. ئەگەر کارتەکەی هەبوو ئەوە کارتەکەیەوە، ئەگە کارتەکەیشی لای خۆی بایۆمەتری نەکردبوو بە کارتی کۆنی دەنگدانەکە ئەتوانێت دەنگ بە، بەڵام ئەگەر بایۆمەتری کردو وەری نەگرێتە ئەو کارتی لەلایەتی سوتاوە. لە ڕۆژی دەنگدانیشە بۆ کارتە کۆنانە پێویستە یا تەسکەرە و جنسی پێبێ یا کارتی نیشتمانی پێبێ بۆ ڕۆژی دەنگدان. جا ئێمە بەڕاستی من زۆر داوا لە هاوڵاتیانەکەم ئەم چەند ڕۆژە کەماوە بتوانن بێن بۆ لای ئێمە، هەم ناوەندەکەی 32 کە لە قایم قامێتین، هەم ناوەندی 12 لە شوقەکانە لە بەرامبەر شۆرتەی شەی سەرکار. ئێمە تا سعات 5 هەموو ڕۆژە لەوەیە بین بۆ دانەوەی ئەو کارتانە بە هاوڵاتیان تا ئەم ماوەیە کە لە بەردەستمانە ماوە.